ئەم کاتت باش مامەگیان سەرچاو دایکەکەم بەخێر بێ ئاخوا ئەوە چییە خەریکی چێت وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ بەهیوام تۆزێت تەماتە پڕبی بەم لە ماڵەوە سووری کەینەوە بیخۆی یەخوا عافێتان بێ مامەگیان ئێمە پرسیارێکمان هەیە بۆت ئەگە پرسیارەکە زانێ بیتە خاوەنی خەڵاتێک ئەگەر نەمزانی ئێگە نەزانین دەستخۆش و سپاسمان هەیە بۆت گورێ کچەکەم ئەمەngەم سپاس وەرگرتووە لە ماڵەوە بە فەردە هەمانە چی لە سوپاسکە بە بزانی نەوتێ بۆ هێناوین بۆم زستانە ڕاست دەکەی ئێستا با پرسیارەکەم بکەم پرسیارەکەمانەوەیە تو ئەی بە ئەو بەڵام ئەو نایە بە تۆ کچی ڕۆڵە کچم عیبەوەکەی پرسیارە با خەڵک گوێ لێ نەبێ حەیامانە چیە نانە مامەگیان تۆ خەڵەت تێگەشتی مەبەستەکەی من پرسیارە ئەمەنە یەم ئەو نایە بەڵێ وەڵڵاهی بڵێم چی ئەوە نەوتە ببوورە مامەگیان وەڵا وەڵامەکەت خەڵێ ئێستا ژینە لە ئەم مامەیە کە لە ژێرم دارەیە خەوی لێکەوتووە با مەتەڵەکە لێ پرسین مامەگیان مامەگیان مامە ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش ئێمە پرسیارێکمانێ ئەگەر وەڵامەکەی زانی ئەویتە خاوەنی خەڵاتێک تەلەڤیزیۆنە ئەڵم تۆ کچەکەی ئامەخان نیت نەخێر ئەو نیم پرسیارەکەمان ئەوەیە کە هەرە ڕات و بەڵام ناتوانێت بگەڕێتەوە ئەوە سیارێک و ئیسۆپی بچڕاوە بەداخەوە نەتزانی ئێستا توانەنەزای تۆ من داماوم دە پرسیاریکە ئاسانکاریەکەم بۆ بکەشتێ بە قوربان بەخوا من کرێ کارم داماوم بەخوا ئەمڕۆ ئاو 250 دەستکەوتووە بەخواوانە فەقیرم بە قەبری باوکم سێ ڕۆژە قەیماغم نەخواردووە خۆ بەخوا خۆشمەوە نەمەغزێتم من داماوم فەقیرم زێرابەکەمان ژیرەوە پارە نێبەریم بەخوا جلگرەی دەلوتمانە چینە ژوورەوە بۆ مشک داماوە بۆ قەراقە کولێرەیەکی ئەمەنە بەخوا خۆمانەی خۆین داماوم پرسیارێکی ترێ لێەکە باشە مەتەڵێکی ترمان تۆ ئەو ئەبینی بەڵام ئەو تۆ نبینی ئەمەیان چییە؟ ئێوە بەسیتە وەڵا زانیم ئەوە سیاری جامڕەشی مەسوولەکانە لە ناوە تۆ بینی تۆ ئەو نبینی باشە دەست خۆشە بوویتە خاوەنی خەڵاتەکە دا بەڵێ دا لە هاوکاران مەکەم کە خەڵاتەکەت بۆ بێنن خەڵاتەکە سەلاجە نەبێت چکە پارەم نێبی بەمەوە خەمنە بێ کوانی ئەمەیە ئەوە خەڵاتەکەیە ویتە خاوەنی کەڵەشێرە کەڵەشێری کوردی لە ژیانمانە بەس مەسلحە سوورەکانمان کڕی بەخوایم پیرۆزدانی بە خۆتڵمان ناجایوە مەسلحە جەکرین سەری بێ بەشک و هێلکەی بکە بیخوێن بەیانی بەنانێکەوە پیرۆزە زۆر سپاس عەزیێتان کێشە خواتان لەگەڵ پاکستان وەڵایە سەعاتێ بزانێت کەڵەشێری کوردیم پێ لە خۆشی ئافرێ بڕۆ یا الله خوایە عەتیە سەلام عەلەیکوم عليكم السلام ئەمە بۆچی کریسێ مریشکی مەسرحە بکرا هێرکە کەریش من بۆ مناڵەکان کەچێ ژنەکە ئەمە نەمکڕیوە ئەمە بۆم دەچوو لە نسیبە پرسیارێکیان لێکردم نازانم تەلەڤیزیۆنی کوێ بوو پرسیارێکیان لێکردم یەکسەر زانیم وەڵایترەوە بۆ دەچۆ کەڵەشێرە کورە نسیبی کەس نایخوا جاعەتی ئەمە نییە بۆ ئێوارە لەگەڵ برنجی کوردیا دەرەجەیەکە بۆمان لێنێ برنجی کوردیمان نەماوە فرۆشتم ئێ باشە برنجی کوردی وەڵای خۆڕاستیژەکەی باشە بە برنجی بایعی بۆمان لێنێ برنجی بایعەکە فرۆژیان بە بسکیت بۆ مناڵەکان برنجی بایعیشمان ێ باشە حەلم لایە چی بە خەڵوزێکین بە شیشەوە خەڵوزیشمان نییە خەڵوزیشمان نییە ئێ لە سەربار مەجموعەیە کۆتەرەداری لێبوو ئەوە بێنە خوارەوەستە تەرتیبیەکەم بەرزانی برام لە دەوری گەڕێمە چون بۆ سەیران وتی و دارە بەرم ژیامی بیبن بۆ سەیران ئەو کەڵەشێرە ئەمڕۆ هەرە خۆم ئەزانین چۆن بیکوڵێنە بە ئاوەکەی وی خۆین خازمان نەماوە غازیشمان نەباوە هیچ شتێکمان نییە هیچ ئەیدێتەوە کاکە ئەها خوێنی ئەوتی چی؟ ئەوتی سوپاسی حکوومەتی هەرێمەکەم کە لەم مردنە ڕزگاری کردم پیاوەکە کەڵەشێری کوردی خواردنی ماڵە فەقیر نییە